بەڵێ بەڕێزان لێرە لە هەرێمی کوردستان ئەگەر بتەوێت لەسەر هەر سێکتەرێک و هەر بابەتێک قسە بکەی زانیاری کۆ بکەیتەوە بێگومان یەک دنیا کێشە و بێسەروبەری دێتە بەردەمت. ئەم شەویش هەوڵ دەین لەسەر بابەتێکی گرنگ لە کوردستانە قسە بکەین. ئەویش باجە، سیستەمی باج، شێوەی پێدانی باج، وەرگرتنی باج لە خەڵک. ئەو یاسا و ڕێسا ڕێنمایەکان چینە؟ لە کاتێکە لە کوردستانە ئەگەر سیر بکەیت، کوردستانێکی کە ڕەوشەکەی بەم شێوەیە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی هەژاری و کرێکی لە بەرزبوونەوەدایە، بەڵام چەندین کەس هەیە کە هیچیان نەبووە ملیاردێر و ملیونێرن. ئێمە هەوڵ دەین لە بەرنامەکە بە شێوەیەک باسی ئەوە بکەین کە لە کوردستانە چی بکرێت، هاوڵاتی هەز بە بەرپرسارەتی بکە، چۆن داوای مافەکە ئەرکیش هەبێ، چۆن حکوومەتێکی ڕاستەقینەی هاوڵاتی دروست بکرێ، چۆن سیستەمێکی ڕێکوپێک لە کوردستانە دروست بکرێ کە پێدانی باج لەسەر ئاستی دنیا بە تایبەتی وڵاتانی پێشکەوتوو لە ئێستادا ئەرکە، حتا باس لەوەکێ کە ئەرکێکی نیشتیمانیشە بەشداریکردنی خەڵکە لە چونیەتی ئیدارەکردنی وڵاتەکەیە، بە تایبەتی لە کاتێکە کە وڵات لە قەیراندا بێ، لە شاردا بێ، لە مێژوشدا بێ، گومان ئەمە سەلمێنراوە لە وڵاتانی پێشکەوتوو کە خەڵک چۆن لە سەدە حتاسی زیاتریش ئەرکی ئەو خەرجیاتی شەڕ لاستوی خۆی گرتووە، بەشداری کردووە. بەڵام لە ئێستای کوردستانە خەریکە حکوومەتی ئێمەش لە خەڵک فەقیرتر لێ دێت. ئێمە هەوڵ دەین لەگەڵ میوانەکان و بەرپرسەکان لەم بارەیە زیاتر قسە بکەین. بەڕێزان ئەویش بە ئامادەبوونی بەڕێزان دکتۆر کەمال وەرتی بەڕێوەبەری گشتی باج و خانوبەرەی میری لە وەزارەتی دارایی، هەروەها گۆران مستەفا پسپۆری ئابووری مامۆستای زانکۆ، لە سلێمانیش بەڕێزان دکتۆر محەممەد ڕەوف ئابووریناس ئەویش میوانی ئێمە دەبێت لەگەڵ کۆمەڵێکی قوتابی بەڕێزی زانکۆ کە پێکەوە گفتوگو لەسەر سیستەمی باج لە کوردستانە ئەکەین. بە خێراتیان بولایەکەکەم دکتۆر لە توا دەست پێەکەم لەمە خیرا بەستەوەکێت کەوە دەستان بە کۆمەڵێک ڕێفۆرم کردووە، ئیجرعاتان کردووە لە بەڕێوەبەرەتی گشتی باج و خانوبەرە میری لە هەرێمی کوردستانە. ئایا ئەمە بەس قسە بووە لە ژنێ زۆری پێکێنراوە، ئەمە مەرحەلی سەر کاغەز و قسەکردن تێپەڕ نەکردووە بۆ پراکتیک ئەم فعلەن بە پراکتیکی دەستان بە ڕێفۆرم کردووە؟ سەرەتا زۆر سوپاس بۆ ئەوەی بەڕێز. بێگومان سیستەمی باز لە هەرێمی کوردستان پێویستی بە چاوخشاندنەوە پێداچوونەوەی جدی هەیە. هەر لەو سۆنگەیەشەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستی باڵاوە دانی بەوە داناوە، ئەعترافی بەوە کردووە کە پێویستە ئێمە لە هەرێمی کوردستان سیستەمی باز ڕێخەینەوە. هەر لەم نێوەندەشدا حکوومەتی هەرێمی کوردستان بە هەمانجی لەگەڵ وەزارەتی دارایی هەڵساوە بە دانانی پلانێکی استراتیژی بۆ پێداچوونەوە بە سیستەمی باز لە کوردستاندا. لەم نێوەندەدا لەسەر دوو ئاز لەسەر دوو تەوەر کار کراوە. یەکێکیان استراتیژیە پەیوەستە بە ستراکچەر و بنیادی یاسا و ڕێساکان کەوا کاریان پێدەکرێت و هەروەها ڕێنماییەکان زەوابەتەکان کەوا لە هەرێمی کوردستان متەبەعن و ئێستا کاریان پێدەکرێت. هەروەها ئەوەی دووەمیان لەسەر ئاستی میکانیزم و ئالیەت و ئامرازەکانی کۆکردنەوەی داهات. ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە دەتوانین هەڵوەستەی لەسەر بکەین. سەبارەت بە خاڵی یەکەم، حکوومەتی هەرێمی کوردستان هەستاوە بە ئەنجامدانی گرێبەستێک لەسەر ئاستێکی زۆر باڵا لەگەڵ تیمێکی ڕاوێژکارانی دەرەچی بۆ پێداچوونەوە بە سیستەمی باز بە سوودوەرگرتن لە ئەزمموی وڵاتانی پێشکەوتوو لەو وڵاتانەی کەوا سیستەمە جێبەجێ کراوە. خاڵی دووەمیان کەوا ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی بازەکان پێی هەستاوین، ئەویش بە گۆڕانکاری بووە لە تێکڕای ئەو دام و دەستگا فەرمیانەی کەوا هەڵدەستن بە کۆکردنەوەی باز هەر لە بەڕێوەبەرەکانەوە بگرا هەتا لیژانی تەفتیش و لیژانی بەدواداچوون و کەشف و دکتۆر لە کوردستانە ڕێککەوتن لەگەڵ کۆمپانیاکرێت لەگەڵ بانقی نێودەوڵەتی دەکرێت، کۆمەڵێک ڕاوێژکار دەنێن پارێکی زۆر خەرج دەکرێت لەسەرەوە ریفۆرم بکرێت، بەڵام ڕاوشەکە وەکو خۆیە. من پێم باشە ینی چ دەستکەوتێکە بۆ ئەو ریفۆرمەی ئێوە کردوتانە؟ هیچ کەسێکتان لەسەر تەواو نەکرد بابەتەکە. لەسەر ئاستی ئامراز و میکانیزم ئێمە دوای بە دوواداچوونێکی ورد لە تێگڕای دام و دەستگاکانی باز لە هەرێمی کوردستان دوای مراقبە و متابعە و بە دوواداچوونی ئەو لیژانانە ئێمە هەستمان کرد کەوا خەلەلێکی زۆر گەورە هەیە لەو خەڵکانی کەوا هەڵەسن بە کۆکردنەوەی باز. هەر لەم نێوەندەدا کۆمەڵێک لیژانی لێکۆڵینەوەمان پێکینە بە پراکتیزەی بە عەمەلی تشخیصی ئەو هەبووە لە ناو بەڕێوەبەراتێکە گەندەڵی کرابێ، اختیلاس کرابێ، تەزویر کرابێ، هەموو بابەتێک هەبووە و ئەگەر لیژانی تحقیقی لە ڕێگای لیژنەوە ئەو بابەتانەی گلای کراوەتەوە و پێشنیار بۆ سەری خۆمان کراوە. هەندێک ئیجراعات هەیە، ئیجراعاتی ئیداری کافی بووە
بۆ نمونە عقوبە کۆمەڵێک ڕێکاری یاسایی لە قانونی ئیداری باس کراوە کە هەشت عقوبەیە لەو عقوبانە ئەگەر ئاستی زەسامەتی تاوانەکە زۆر بچووک بوو بێ و بە عقوبەیەکی ئیداری کافور ببێ عقوبە ئیداری درراوە هەر لەم نێوەندەدا بەدەیان خەمڵێنەر هەیە کە دەسەڵاتی خەمڵاندنیان پێدەدرێت لەلایەن وەزارەتەوە دوای بینینی دەوراتی تایبەت دەولاتی کەسێک لە سجندا هەیە لەسەر ئەم کەیسە؟ بەڵێ هەندێک لەو خەڵکانە لەو فەرمانبەرانە حالەی دادگای نەزەها کراون هەندێکیان لە ژێر ئێستا ئاستی لێکۆڵینەوەدان و لەوانەیە هەبی جیرابی توانیتانە ڕێژەی باج زیاد بکەن سەرڕای ئەو قەیرانە شومەی کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە سەرڕای ئەو هەموو ئەو شەریکات و کۆمپانیانی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئیفلاسیان کردووە لەیان کۆمەڵێکیان لە لێواری ئیفلاس بووندان سەرڕای ئەوەی کە نرخی خانوبەرە ڕێژەی خانوبەرە زیاتر لە 150 نرخی خۆی لەدەستداوە دوای ئەو حوت هەژمانگەی کە ئێمە نزیکەی حوت مانگ و کەسرێکە دەوام دەکەین توانیمان ڕێژەی بات بە ڕێژەیەکی یەکجار زۆر زیاد بکەین. بەڵێ بەڵێ گۆران لە کوردستانە لە مەسلەی وەرگرتنی باج لە خاوان کارەکان ئەوانەی کە سەرمایە گوزاریەکەن چ خاوان کۆمپانیا چ خەڵکی تر بێ سەرنجی زۆر لەسەر حتا بۆ نمونە خاوان کۆمپانیا هەیە لەوانەیە سەدان میلیۆن دینار داهاتەکەی بێ لەگەل بەڕێوەبەرێتی باج ڕێکەوتووە هەندێک کەس هەیە لەوێ ڕقەمێکی وهمی پێدرێت فعلا ئەگەر زانیاریت هەبێ ئەو ڕێژەی باج لە کوردستان وەرگی لە ئاسی پێویستدایە؟ بەڵێ زۆر سپاس یەکەم بەر لە وەڵامدانەوەی جەنابەت دەبێ قسە لەسەرەوەکەن کە دۆخی ئابووری هەرێمی کوردستان بۆ سیستەمی باجی چەند گونجاوە هەرێمی کوردستان لەبەرەوەی ئابووریەکەی پشت بە نەوتە بەستێت لە هەمان کاتە سیستەمێکی زۆر لاوازی بانکی هەیە ئێمە لە پرینسیپە ئابووریەکان دەڵێن لە ئابووریەکی نەوتیە کە سیستەمێکی لاوازی بانکی هەیە زەحمەتە سیستەمێکی بەهێزی باجت هەبێت لە بەرامبەر ئەوەی شێوازی ئەلکترۆنی نییە لە تۆمارکردنی سەرمایە و پارەکان گرفتێکی تری ئابووری هەرێمی کوردستان ئەوەیە کە پشت بە کاش ئەبەستێ ئەواتە ئابووری ئەمە ئابوورێکی کاشە ئەم دوو هۆکارە بەسەرەکی وا دەکات ڕێژەی ناشەفافیەت ڕێژەی گەندەڵی لە کۆکردنەوەی سەرچاوەکانی باجدا بەرز ببێتەوە بە باوەڕی من هەنگاوی سەرەکی بۆ چالاکردنی سیستەمی باجی بریتیە لە بەهێزکردنی سیستەمێکی بانکی یەک دووهەم ئەو شێوازەی کە لە ڕابردوودا کۆمپانیەکانی پێ تۆمار کراوە لە هەرێمی کوردستان شێوازێکی زۆر ناتەندروست بووە تەنها بەبوونی 1 میلیۆن دیناری عراقی تۆ دەچی کۆمپانیاک تۆمارەکەیت و دامەزریت لە کاتێکدا شێوازەکان یارمەتی دەر نەبن بۆەوەی سیستەمێکی بەهێزی باجت هەبێ ئەوەی کە کاک دکتۆر باسی کرد ئەو فەوزایی کە لە ڕابردوودا هەبووە ئەوە ڕوودەدات ئەوە پێشبینی کراوە بەپێی دو راپۆرتی وۆرلد بانک بانکی جیهانی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێژەی باج لە کۆی داهاتی نیشتیمانی ئێمە تەنها 4.7 لە سەدا لە کاتێکە لە ئابووریکی تەندروستە دەبێت لە نزیکەی 30% بەرەو سەر بێ ئەمە گرفتی سەرەکی بووە لە بەردەم ئابووری ئێمە وەکو باج گرفتێکی تر هەتاوەکو ئێستا کللتوری کۆکردنەوەی پارە لە لای ئێمە بە کللتور وەک شێوازێکی ڕێگری و سەرانە و ئەم جۆرانە سیر کراوە ینی خەڵک ڕانە هێنراوە لەگەڵ مامەڵەکردن لە شێوازی سیستەمێکی موسەساتی بۆ کۆکردنەوەی پارە ئەمە چەند گرفتێکن بەڵام بە باوەڕی من سەرەکی ترینیان ئەو سیستەمە نامۆدێرنە ژمێریاریە کە بەگشتی لە کوردستانە هەیە لە سیستەمی مۆدێرنا ژمێریاری خۆی هەژمارەکە حسابیەکە ئەم کۆمپانیای قازانجی چەنەیە خەرجەکانی چەنەیە پێویستە چەنە باج بدا بەداخەوە تا ئێستا ئەم سیستەمە لە کوردستان کارانیە لە چەند وڵاتێکی دراوسی ئێمەش تەنانەت کارە کاتێک ئەو سیستەمە نەبێت چەند ریفۆرم بکرێت چەند بەڕێوەبەرێک لا بدرێت ئەک بدرێتە دادگا کێشێکە چارەسەر بێ بەڕێتەوە بە دڵنیایی ئەمانە دەستپێک و سەرەتان یەکەم جار تۆ ئەبێ لە جەزرەکەی لە ڕێگەکەی دەست پێ بکەی ڕێگەکەی بریتە لە سەرچاوە مرۆیەکە کە بڕێوەیە بە ئێستا ئەوەی کە دەستی پێکردووە بەڵێ لە سەرچاوە مرۆیەکە دەستی پێکردووە لێکۆڵینەوە تحقیق بە دوواداچوون هەنگاوی دووە مەک دکتۆر باسی کە بریتە لە ڕێکەوتن بۆ دروست دامەزراندنی سیستەمێکی بەهێز هەنگاوی سێم بریتە لە پێداچوونەوە بە یاساکان بەداخەوە ئەو یاسایانەی کە ڕاهەندێکی تەواوی ئابووریان هەیە لە هەرێمی کوردستان زۆر لاوازن ئەو خولەکانی تری پەرلەمان نیتوانیەوە لە ئاست بەرەو پێشوونی ئابووری ئێمە یاسای گونجاوتر بەرهەم بێنە یاسای گونجاوتر دەربکات کەواتە بەشێکی تر لە گۆڕانکاریەکان ئەبێ لە یاساکان نابێت ئەمە پرسیاری بوو میوانەکەی خۆم لە سلێمانی دکتۆر محەممەد ڕەوف ئابووریناس دکتۆر زۆر خۆشحاڵم کە ئەمشەو بەڕێستانیشی میوانی بەرنامەکەمانە ئەکر باسی یاسا بکەین لەباری ئابووریە لەباری باج بە تایبەتی لە کوردستانە یاسای کۆن یاسای عێراقیە بێگومان ئەوەی 59 و 62
باجی عقارات ئەوەی هەشتا دوو ئەوەی باجی دەخل لە عێراق هەبووە ئەو یاسایانە هێستا لە کوردستان هیچ پێکرێ لە کاتێکە لە پەرلەمان ئابزانم 300 یاسای تر دەرچووە ئەنی حتا باسەوەیەکی کە لە عردی واقع ئەو یاسای کونانەی لە سەردەمی حکوومەتی پێشوو عێراقی شۆکۆخۆی جێبەجێ ناکرێت ئایا ئەمە بخۆی ئیشکالێکی زەقنیە لەم بارەیە؟ سەرەتا سڵاو لە تۆ سڵاو لە میوانە بەڕێزەکانت سڵاو لە بینەرانی بەڕێز لە ڕاستیە هەرێمی کوردستان و عێراق بە چەشنی وڵاتە دواکەوتەکان بەتایبەتی ئەو وڵاتانی کەوا وڵاتی مڵکانەکرێن واتە وڵاتی ڕێعینکەوە زیاتر پشە بەسەن بەنەوت سیستەمی باج لەم وڵاتانە لاوازە خراپە دواکەوتووە چ جایەوەی کەوا طبعاً لە وڵاتە دواکەوتەکانیشە سیستەمی باج دائما دواکەوتووە بۆ چکە ئەو بەیاناتەنی کەوا کۆکرێتەوە بۆ سەپاندنی باج بەیاناتی نادروستن ناحەقیقین و تەهەڕوبی زەڕیبیش زۆر ئەکرێت لەم شوێنانە و لە هەمان کاتیشە هەرێمی کوردستان و عێراقیش و وڵاتە دواکەوتەکانیش ینی لە ڕاستیا پەنا نابن بۆ باج بە شێوە زانستیەکان طبعاً باج یعنی ئامانجی سیاسی هەیە باج ئامانجی کۆمەڵایەتی هەیە باج ئامانجی تەندروستی هەیە ئەبێت طبعاً تۆ هەر باجێک ئەسەپێنیت ئەبێ بە تەواوەتی دێراسی هەموو بارودۆخەکان بکەیت ئەو کاتە ینی باج بسەپێنیت طبعاً هەندێ باج ینی ئەسەپێنرێ لە پێناو ئەوەی کەوا حکوومەت داهاتێکی زۆری دەستکەوێت بۆ نمونە ئەو کاڵانی کەوا نەرمینواندنیان کەمەوە تەمرونیان کەمە تۆ حکوومەت دەتوانێت ینی مەسەن حەسیلەیەکی زەڕیبی گەورەی بەدەست بێنە لە ئەنجامی سەپاندنی باج هەندێ باج سەپێنرێت هەدەفەکە کە حکوومەت هەیەتی ئەوەیەکەوە هەندێ کاڵا ینی بەکاربردننی کەم بێتەوە بۆ نمونە کاڵا کهولیەکان کە یعنی مەسەرەن زەرری هەیە جگەرە ئەمانە یعنی ئامانجی هەیە لەم وڵاتانە لە ڕاستیە باج وەکو پێویست ئامانجەکانی خۆی نایەنێتە دی لە هەمان کاتیشە ینی ئەگەر ئێمە سەیری بۆ نمونە سەیری هەرێمی کوردستان بکەین هەرێمی کوردستان لەو کاتی کەوا خەڵک توانای پێدانی باجی هەبوو باج کەم ئەسەپێنرا لەو کاتا کەوا مەسەلەن پارە زۆر بوو بڵین هەڵاوسان زۆر بوو باج کەس کەم ئەسەپێنرا یعنی مەفروزە لەو کاتانە تۆ زیاتر باج بسەپێنی کاتێکەوە بڵین توانای باج پێدان زۆرە کاتێکە هەڵاوسان زۆرە بەڵام بەعکسەوە کاتێکەوە ئینکیماشی اقتصادی ڕۆئات کاتێکەوە سیستبوونی ئابووری ڕۆدات تۆ ئەبێت باجەکە کەم کەیتەوە بۆ چونکە بۆی ئەو خەڵکانی کەوا مەسەن ئیش و کارەکەن پارەی زۆریان لە بەردەستابێ بۆی بیخەنە گەڕ لە ئابووریا بکەوێتە گەڕ و ئیش بکات و دەستی کار بخاتە گەڕ و بژانەوەی ئابووری دروستکات طبعا ئەمە ناکرێت بەو هەدەفە کردویانە طبعا ئەوانی کەوا مەسەن لەو سیستەمان و مەسەن تەخطیتەکەن بۆ سەپاندنی باج نازان ئەو حقیقەتەش نازان لە ڕاستیە لەو کاتانی کە وەکو باسم کرد کاتێک کە سیستبوونی ئابووری هەیە و ئینکیماشی ئابووری هەیە حەسی لە زەڕێبیەکە کەم بێتەوە یعنی تۆ ئێستا وەرە سیر کە ئەمە وەکو سەپاندنی باج یعنی باجەکانمان زیاد کردەوە بەس حەسیلەکانی کەم بۆتەوە چونکە خەڵکانێک هەیە یعنی توانای پێدانی باجیان نییە جگەل لەوەی کەوا وەکو وتم یعنی مەسەن دواکەوتوی سیستمی باشە بەشەیەکی گشتی ئێمە باسی باش بکەین کە پێدانی باش تاشان ئەرکێکە تاشان هاوڵاتیان گرنگە بەمەوە پابند بن لەبەر ئێوە لە وڵاتانی ناوچەکە لەبەرەوە ئەم وڵاتانە نەفتیان نەبووە دەوڵەمەند بوونا خەڵکی خۆیان بەخێو کردووە وایان لە خەڵکی خۆیان نەکردووە کە فعلەن ئەوانیش بەشداری لە ئیدارەکردنی حکوومەتدا بکەن لە کوردستانە حالەتی ئیستیسنا هەبووە لە باجە بوو نمونە زۆرترین وەبەرهێنەر لە باری خانوبەرە کراوە زۆربەی ئەو کۆمپانیانە ئانا و سەرمایه‌دارانە لە پێدانی زەریبە بەخشراون باشترین عرضیان پێداوە کۆمەڵێکی حتا کۆمپانیای نەفت بوو نمونە نەخۆشخانە هەلیەکان یعنی ئەمەش بۆ خۆی بەشێک نییە لەو ئیشکالە کە فعلەن وەکو پێویست داهاتی باشە بەڵێ جوان باسی مەوزوعەکە کردەوە لە هەرێمی کوردستانە یعنی لە ڕاستیە سیستمی باج یعنی زۆر بەسەقەتی ئەڕوا بەڕێوە ڕاستە یعنی باج پێدانی باج یعنی وەکو شتێک بەشێکە لە لێپرسراوەتی خەڵکەکان کە لە سەریانە چکە ئەو داهاتانی کەوا دەسەکەوێت هەمووی لە بڵین سامانی نیشتیمانیەوە دەسەکەوێت لەبەرەوە دەوڵەت حەقی هەیە بەسەر و خەڵکانەوە کەوا بڕێک باج وەرگرێ بۆ بەڕێوەبردننی کاروباری ئابووری و ڕۆژانەی خەڵکیش بەڵام کێشەکە لەوە لە وڵاتانە بەتابەتی وڵاتە نەوتیەکان وڵاتە نەوتیەکان اعتیماد دەکەنە سەر
داهاتی نەوت یعنی وڵاتانی کەوا وڵاتی ڕێعینی تر نەوت بێ هەر کەرەسەیەکی تر بێت چکامە لێرە حکومت دەستی گرتۆ بەسەر ئەم سەرچاوە سامانانە خۆی دەرێنێ بۆ من نەوت دەرێنرێ لەبەرەوە توانایەکی گەورە دەسەکەوێت لە کۆکردنەوەی داهات لە غێری سەپاندنی باج لەبەرەوە ڕۆ کاتە ئەوەی کەوا کەمتر باج بسەپێنێ بەڵام ئەگەر وڵاتەکەمان وانە بۆە بەو شێوەیە نەبوو طبعاً مەجبورە بوو حکوومەت باجێکی زۆر سەپێن بەڵێ دکتۆر ئەگەرێمە وڵات خەڵکەکانە بەڵێ ئەگەرێمە وڵات سپاس بەڵێ دکتۆر لە کوردستانە طبعاً لە بیداتی بەرنامەکەم وت خەلکێکی زۆر هەیە ینی ئەبن بە ملیاردێر لە پڕێکە ئەبن بە ملیونێر بە ملیارەها دولار ساڵانە تعامل لە کوردستان تعامل پێگرێ و بەم شێوەیەش باج وەرەگرێ مەبوو بەخۆی بیدایەت باسم کرد نەبوونی سیستەمێکی بازی ڕێکوپێک وای کردووە کە بە ئاسانی ملیۆنێر دروست ببێت بوو لە بەرەبەتەکەتان بە باشی چاودێری داهاتی ئەو کۆمپانیانە ناکرێت لە هەموو وڵاتانی دنیا چۆن دەتوانی ڕێگری لە تەحڕوبی زەڕیبی بکرێت لە ئەنجامی سیستەمێکی تۆکمە و کارا و ڕێکوپێک دەتوانرێت ڕێگری لەو بابەتانە بکرێت ئەو سیستەما دەبێت تەبەنی کرابێت لەسەر کۆمەڵێک داتا و زانیاری و پێوە و معایری زۆر اقتصادی هەروەها لە هەمان کاتدا ئەو یاسایانە یاسای مۆدرن بن و لە هەمووشی مهمتر دروستبوونی هۆشیاریەکی زۆر گەورە لە نێوان تاک و هاونیشتیمانی لەلایەک و هەروەها حکومت لەلایەکی ترەوە ئەگەر هاتوو ئەو متمانە و سیقەی لە نێوان هاونیشتیمانی و حکومەتەیە لاواز ببیت بە ئاسانی ناتوانرێت سیستەمیش ئەگەر سیستەمیش هەبی جێبەجێ بکرێت لە هەمووی مهمتر گەڕانەوەی ئەو متمانەیە کە زۆر زەڕورە و هەروەها دروستکردنی سیستەمێکی بازی سەرکەوتوو بە دروستبوونی بە دامەزراوەیکردنی دام و دەستگاکانی تری حکوومەت چونکە باز تاکەلایەن نییە سیستەمی بنووک دەبی ڕێخەوە سیستەمی گەمارەکرد دەبی ڕێخەوە سیستەمی وەزارەتی بازرگانی ئیسیراد و تەزدیر و ئەوانە دەبی ڕێخەوە ئەو ژمێریارانی یاسایی و محاسیب قانونیانی کە هەڵستن ئەو بودجە و میزانیانە ڕێکەخەن دەبی ئەو بابەتە ڕێکخرێتەوە دەبی ئەو یاسایانە زۆر تونند و تۆڵ بکرێن غڕامەیەکی زۆر تونند و تۆڵ لەسەر ئەو شەخص و لایەن و کۆمپانیان نەدا بندرێت ئەوجا شخصی معنەوی بن یان شخصی طبیعی بن پێویستە بازێکی یان غەڕامەیەکی زۆر تۆکمە لەسەر یادا بدرێت ئەو هەموو ئەوانەی کەوا سەرپێچی ئەو یاسایانە دەکەن یاساش هەبووە یاسا نەبوو بڵێم نەبووە بە زۆر جێبەجێ نەکراوە هەمانکراوەتەوە لە 2007 بزانن لەوانەیە بەشیەوە هات لەوانەیە ئالێتی باش ئالێتی باش هەبوو لە ناو یاساکەی بۆ نمونە ئەگەر کەسێک باز نەدات بێ خۆی بزێتەوە لە باز دەتوانی بە جوێرەی یاسا سزنیکەی بازەکەشی دووقات بکەیت هەروەها دەتوانی منع سەفەری لەسەردا بنیت دەتوانی دوای کۆمەڵێک ئیزراعاتی یاسایی ماڵ و مولک ئەموالەوە لە کاتێکە خاوەن کۆمپانیا بووە داهاتێکی زۆر هەبووە کەسێک ژمێریار بووە هاتەوەتی ژمێریاری ئەو کۆمپانیان ببێ ئەوە ڕۆژێکیش لەم کۆمپانیا داوامەکە داهاتی ئەخیرەکەی ئەگەر 100 میلیۆن دلار بێ بوونمونە 500,000 دلار طبعاً ئەوە بە بەرنامە دەکرێت دەبی نەخشە ڕێگا هەبیت دەبی پلانێکی استراتیژی دەبی پلانەکە مەدروست بیت تۆ ناتوانانی بە شەو ڕۆژێک ئەو هەموو فەوزایە بگۆڕی ئەو پێویستی بە پلان 25 ساڵ لە کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لەبەر ئەوەی وڵاتی ما پشتی بەدبنەوت بەستوەکو کاگۆران باسی کرد کەمتر ئەتیمادراوەتە سەرباز ئەو قەیرانە گەورەیە بێمنەتی حکوومەت بوو لەوانەیە یەک لە لایەنەکانی ئەکید لەوانەیە حکوومەتی سەرچاوەی تری داهاتی هەبوو و پارەی کاشی دەستکەوتەوە هێناوێتی و دابەشی کردو و پێویستی بەوەی نەوە باس بخاتە سەر هەتا ئەو یاسانەی کە هەش بوونە یاساکان هەبووە ڕێژەیەکی دیاریکراو هەبوو هەستاونە ڕێژەکانیان کەم کردوتەوە ئیعفائی مطلقیان داوە زەوی ساڵانە پەرلەمانی کوردستان هەموو شخصێک دەتوانێت 600 متر لە توڵی حیاتی خۆی ببەخشێ لەو زەویەی کە دەیکڕێ کوڕی فرۆشتنیەوە پێوە دەکات ئەوان هەستاون بە تعلیماتێک ئەو 600 متریان کردوتە هەموو ساڵێک کەچی ئەو تعلیماتە 100% پێچەوانەی ڕۆحی نەسی یاساکە بووە و لە ساڵی 2008ەوە ئیشی پێ دەکرێت ئێستا ئەو تعلیماتانەمان هەمووی تعدیل کردەوە لە ڕێگەی وەزارەت و ئەوانە ئەو تعلیماتانە ئەو ڕێنمایانە هەمووی هەموارکرانەوە بەس مەشاکلەکان گرفتەکان زۆر گەورن ناتوانی وەکو عەرەب دەڵێ بەڵێ بینەران ئەمێ ئەوەش بڵێم زۆر هەوڵماندا
چند داواکارێکی گشتی تەلەفۆنیشمان بکرد حتا حاکمێکی بەڕێزی دەستەی نەزەهای هەولێر وعدیشدا کە بێت لە بەرنامەکە ئامادە بێت لەبەرەوە ئەوان ئەرکیان وەکو داواکاری گشتی کە لە مافی گشتی هاوڵاتیان بکۆلێتەوە ئەو کیسانی لە دادگاچیان بەسەر هاتووە چون دواداچوون بکرد بەڵام بەداخەوە هیچی کامیان ئامادە نەبوون. بەڵێ کاک گۆران پێشتر و باسی بابەتێکی کرد من ئەمەوێ بۆ خەڵک ڕوون بێتەوە لە بەرەو بەرنامەیەمە بەرنمەیەکی ئابووری نییە بەرنمەیەکە تەوعیەکردنی ڕایگشتیە لەسەر باج بێگومان ئەرکی هاوڵاتی چیە لە پێدانی باج دەبێت چون تێبگە بەڵێ لە ئابووریدا باج بریتی لە کرۆکی بەهێزکردنی دەسەڵاتەکانی دەوڵەت لە فەلسەفەی ئابووریشدا بریتیە لە بوعدێکی اجتماعی هەیە لە باجدا کە بریتیە لە دووبارە دابەشکردنەوەی داهات حکومەت هەڵدەستی لە ڕێگەی سیاسەتی باجیەوە زۆرێک بەشێکی زۆر لە قازانجی دەوڵەمەندەکان دووبارە بەکاردەهێنێتەوە لە خزمەتکردنەوەی هەژارەکاندا بێگومان بۆ هاوسەنگی کەواتە ئەرکی هاوڵاتی ئەرکێکی یاساییە ئەمە ینی هیچ مەجای لێبوردنی تیانێت کە ئەرکێکی یاسای قانون دیاری کردووە لە بەرامبەر بەدەستهێنانی بڕێک لە قازانج خاوەنکارێک پێویستە ڕێژێک لە قازانجەکەی بداتە دەوڵەت بۆ ئەوەی ئەم دووبارە دابشکردنەوەی پێ بەکار بهێنێتەوە کەواتە بۆ دروستکردنی وشیارەکە هەنگاوی یەکەم پێویستمان بەوە هەیە یاساکە بەهێز بێ لە بەرامبەر خاوەنکارەکەدا بۆ خاڵی دووهەمیش دەبێت لە بەرامبەریشدا حکومەت ئەو خزمەت گوزاریانەی کە لە داهاتی باجەکان لە داهاتە جۆرەکانی ترەوە دەستی دەکەوێت کوواڵەتی خزمەت گوزاریەکان باشترکە بەرزتر کاتەوە تا هاوڵاتی هەست بەوە بکات تا خاوەنکارەکە هەست بەوە بکە ئەو پارەی دەیدات بە باج لە بەرامبەر لە خزمەت گوزاریەکان بەکاردێتەوە کەواتە ئەمە دوو ئاراستەیە هەم دوو بەرپرسیارەتێکە لە لای هاوڵاتی و لە بەرامبەریشە لە لای حکومەتە کەواتە من ئەمەوێ ئەو بەڕێزانە شخصیخوان هەبێ بەبزانێکی قسەمان بکە فەرموو بەڵێ قسە بکە بەخێراتنی ئەو دوو مامۆستا بەرزە دەکەم پرسیارەکەم بۆ مامۆستای کەمال بوو کاگۆران ئاماژەی پێ کرد پێویستە سیستەمێکی ئەلکترۆنی هەبێت بۆ ئەوەی داهاتی باج بە شێوەیەکی شەفاف و درست یعنی دیار بێت ئەگەر سیستەمێکی بوو لەبەر چی هەتا ئێستا سیستەمێکی ئەلکترۆنی نییە لە کوردستان بوو داهاتی باش بۆ ئەوەی شێوەیەکی ڕوون دیار بێت بەڵێ کێتر قسەمان باکە فەرموو ئەوەی لە پێشتۆ کاگۆران و کاک کەمال باسیاوان کرد کە دەبێت لە چوارچەی یاسا هەموو باشدان وەکو یەک بن ئایا هەموو کەسێک لە باشدان لە بەرامبەر یاسادا وەکو یەکە ئان تەنیا هەندێک کەس باش لە هەندێک کەس وەردەگرن یان لە تەواوی خەڵک باشدان وەکۆکە وەکو ئاگادارن وەکو لە بەرنامەکەداش باس کرا کۆمەڵە خەڵک هەن یعنی بوونەتە خاوەنی بەدایان ملیۆن دۆلار تا ئێستا وا بزانم باجیان لێوە نەگیرەوە تەنیا باش لەسەر چەند کەسێک دەسەپێرێت کاوانەی بێدەسەڵاتن یان کۆمپانیە بچووکن یان دوکان یان شتی ترن ئایا بۆ باشدان لە بۆ هەموو کەسە وەکو یەک نییە ئایا کەس لەسەر باش نەدان سزادراوە پرسیاری منەوە بەڵێ فەرموو پرسیارەکەم بۆ بەرز کەمال هۆکاری کەمی ڕێژەی باج لە داهاتی حکومی بۆچی دەگەڕێتەوە بە شێوەیەکی گشتی بەڵێ سپاس بەڵێ گەرمەوە سلێمانی بۆ لای میوانەکەم دکتۆر محەممەد ڕەوف دکتۆر ئەگەر ئاگات لە نیقاشی ئێمە بێ بەڕێوەبەرەتی باج لە کوردستانە ئەڵێ ئێمە دەستمان بە ریفۆرم کردووە ئیجراتی جدیمان کردووە لەوەی کۆمەڵی گەندەڵی هەبووە حتا دکتۆر کەمال ئەڵێ حتا کەس هەبووە دامانەتەوە دادگا ئایا ئەکرێت ئەمە بۆ خۆی ڕێکارێک بێت بۆی فعلەن داهاتی باج لە کوردستانە ڕێک بخرێتەوە زیاتر بکرێت خۆی طبعاەوە ینی مافی حکوومەتە ئەو کەسانی کەەوە هەڵناسن بە بێتدانی باژی ینی و کۆڵی مخالفەیەکی قانونیان کردووە ئەتیادی ئەگەر بدرێنە دادگا بەڵام ینی وەکو ئەو قوتابێ بە ڕێزانش باسییان کرد لە ڕاستای ئێمە لە وڵاتی ئێمە خەڵکێک هەیە وەکو تۆش باسی کرد تۆزنەوە پێشم میوانە بە ڕێزەکانیش باسییان کرد خەڵکێک هەیە طبعاً دەوڵەمەند بۆ دەوڵەمەنی قورس بۆ بە میلیۆنەر و میلیاردەر بە دۆلار طبعاً ئەم خەڵکانە کە ئەو پارەیان دەسەکەوێ ینی وەکو ئەو وایەکو بڵێن ینی بە بەلاش دەستیان کەوت پێ چکە ئێمە زانین ینی سەرچاوەی سامان لەم وڵاتی ئێمە وڵاتە ڕێعیانە لە نەوتەوەیە یعنی ئێمە وەکو وڵاتێکی پێشکەوتو نین کەەوە کێبڕکێکان زۆر تونند و تۆڵ بن وەکو چۆن مەسەن درختێک لە دارستانێکی چڕا ینی مەسەن ئەوێ بە هەموو شێوەیەک بگاتە تیشی هەتا و زۆرێک لەو
درەختە بچووکانە ئەکەون پێشەوەی ینی بگەنە هەتا و باڵیان بەرز بێت لە وڵاتی ئێمە ینی لەبەرەوەی گەندەڵی زۆر بەهێزە و بەقوتە و خەڵکانێک بەهۆی گەندەڵیەوە بەهۆی ئەوەی دەستیان کردو بەسەر سەرەت و سامانی ئەم وڵاتە بە سوک و ئاسانی دەوڵەمەندە بن و لەگەڵ ئەوەشە کەچی وەکو پێویست باجیان لێوەرناگیرێت تاوانەمە لە نەحەقیەکە ئەکرێ بەس لەگەڵ ئەم وڵاتە مەفروضە ئەو خەڵکانە باجیان بەسەرا بسەپێنێ باژی بەقۆت نەک ئەو خەڵکانێکەوە مەسەنەن بوو باش لەم کەسانە وەرناگیرەوە کۆمەڵی خەڵکیانە حتا هەندە شارەزاشتینە لە هیچکردنە حتا پێشینەیەکی باشیشیان نەبووە ئایلێکی دەوڵەمەندی نەبووە لە پەرەکە پارەیەکی خەیالی دێتە دەستی هەتا هیچ کار کەسێکیش پێناڵێت ئەم پارە لە چێوە دەستکەوتووە فەرمو باجیش باجەکەش نادا حتا هەیە بەدەیان ملیۆن دلار قەرزداری حکوومەتە قەرزەکەش بوو ناگەڕێتەوە لە کاتێکە زۆر بە ئازادی شەکا و دێت و ئەڕوا و بێمنەتیش جاخۆر ئەمەیە مشکلەکە لە وڵاتی ئێمە ینی وڵاتی تەڵان وڵاتە دواکەوتوانە ئەمە سیفەتیانە ینی گەندەڵی تەشەنی کردووە وەکو تۆش باسی کرد زۆر خەڵکەیە لە پڕێ بێ بە کوڕێ وەکو کوردەڵێ زۆر خەڵکیش هەیە ینی مەسەن خەڵکی بەتوانایە لەبەرەوە ینی هەلەکان ینی لە بەردەمیەکە یەکسان نی یعنی پێویستە ئەو هەلیکەوە هەیە بخرێتە بەردەم هەموو کەس وەکو یەک بەڵام لە وڵاتی ئێمە وانە هەلەکان لە بەردەم یەکە وەکو یەکنین ئەو خەڵکانی کەوا نزیک لە دەسەڵاتن ئەو خەڵکانی کەوا مەسەنەن شەریکن لەگەڵ خەڵکی بەدەسەڵات و متەنەفیزە ئەتوانین یعنی مەسەنەن قۆرخی بازاڕش بکەن و خۆیان دەست بگرن بەسەر بازاڕەوە کەسیش نەتوانێت یعنی مەسەنن کێبڕکیان بکات لە هەمان کاتیشە وەکو پێویست باج نەدەن جا کێشی ئێمە لە وڵاتی ئێمە ئەوەیە مشکلەمان ئەمەیە لە هەرێمی کوردستانە بەڵێ کەواتە کاکی گۆران هەکە بێمەلات مەسلەی دەستیواردانی حەزبی مەسلەی هەبوونی دەستی بەرپرسی باڵا لە پێشام کۆمپانیانە هەبوونی کۆمپانیای حەزبی هەبوونی ئەو کەسانەی کە بە خەڵکی سیبەردانرێ مەسەلەن کەسێکی زۆر دەوڵەمەند ئاڵێنەما بەخۆی دەوڵەمەند نەبووە لەوانەیە دەستی حەزب بەرپرسێک لە پێشتەوە بێ لە کوردستانە مەواقع بێگومان خراپی ئەو شێواز و سیستەمەی کە لە ڕابردووە پەیڕەو کراوە لە کۆکردنەوەی باجدا دەرفەتی ڕەخساندۆ هەموو ئەم شتانە ڕوودا کە جنابەت باسی کردو کە کۆی گشتی دانیشتەکەمان باسمان لێەوە کردووە من نمونەیەکت بۆ باسەکە من بۆ خۆم بەڵگەنامەی کۆمپانیایکی بەناوبانگی جیهانی بینیوە کە لە کوردستان کار دەکا لە ساڵی 2012 کە زۆرترین ڕێژەی پارە لە وڵاتە بووە سێتی میزانی ساڵانەی تەقدیم کردووە نووسرا بوو 1 ملیارد دینار زەرری کردووە طبعا ئەمە ناڕاستە لەبەر ئەوە بۆیان کردووە کە زەریبە نەدا لە کاتێکە من ڕێژەی قازانجی ئەم کۆمپانیام لە گوگڵا بینیوە کە کۆمپانیاکی بەناوبانگی جیهانێ چونکە لەو ساڵەدا زیاد لە 2.6 میلیارد دلار لە چارەکی یەکەمی ساڵەکە قازانجی کردووە بزانە لە هەرێمی کوردستان چیەکە کەواتە سیستەم و شێوازی کۆکردنەوەی زەریبە لە ماوەی ڕابردوودا یارمەتی دەربوو بۆ ڕەخساندنی گەندەڵی پێم خۆشە دواتر کاک دکتۆر ئەو وەڵامە بداتەوە لەسەر ئەو شێوازەی کە سێتی میزانەی ساڵانە کۆمپانیەکان لە ڕابردووە تەقدیمیانە کرد و سندیکای ژمێریاران بۆی تەصدیقە کرد بەڵێ بەرەزانی تر خۆتان نەزانن مشکلەی کارە باش یەکێکە لە مشکلە زەقەکانی ئەم هەرێمە کە قەت چارەسەر نەبووە ئەم شەو بەهۆی قوتبوونی برینی کارەباوە بەرنامەکەمان بۆ کاتێکی کەم وەساداوای لە برینەکەین بەڵێ ئەم بەردەوامین بەڵێ دکتۆر کۆمەڵی سەرنج هەبووی میوانەکەم بەڕست هەکێ بە کورتی سەبارەت بە یەکێک لە بەڕێزانە باسی سیستەمی ئەلکترۆنی کرد سیستەمی ئەلکترۆنی وا ئێستا بەرنامەمان هەیە لە ڕێی تیمی ڕاوێژکارانی لوبنانی کەوا پێداچوونەوە بە کۆی سیستەمی زەریبە لە هەرێمی کوردستان دەکەن یەک لەو پێداویستیانە لەو خاصیتانە لەو کۆڵەگە ڕئیسیانە بۆ ئەوەی سیستەمی باز لە هەرێمی کوردستان بەرەو پێشەوە بڕوا بەرەو دواوە نەگەڕێتەوە دانانی سیستەمێکی داتابەیسی ڕێکوپێکە کەوا تەبەنیکە لەسەر تەکنەلۆژیای زانیاری سەردەمیانە تەبەنی بکرێت هەموو صاحب پیشەیەک هەموو مڵکێک هەموو شوێنێک هەموو کۆمپانیایەک لەسەر ئەو ئەساسە بە گوێرەی ئەو زانیاری و داتاکان گۆرانیش باشێکی زۆر زەرور زانیامە چون جێبەجێ کرێت ئەمە جێبەجێکردنی ڕاوێژکارەکان هاتوون بەڵام سیستەم کە دەگۆڕێ سیستەم تەحولە لە قۆناغێکە وەکو شۆڕشێکی ینی شۆڕشێکی گۆڕینی سیستەم ئاسان نییە هەموو وڵاتانی کە سیستەمی زەریبی گۆڕاوە لە 5 ساڵ هەتا 10 ساڵی خایاندووە بۆ نمونە ئوردن لە کە ئەگەر ئەزمموی ئوردن وەربگری کە ئێستا سیستەمێکی زەریبی زۆر ڕێکوپێکیان هەیە زیاتر لە 6 ساڵی خایاند هەتا سیستەمی تەقلیدی کۆنیان گۆڕی بە سیستەمی تازی هاوسەرخی ئێستاکە لە وڵاتانی ڕۆژئاوا پەیڕەوەکرێ هەروەها تورکیا پێویستی بە 5 ساڵ
لێرەش پێویستی بکاتە ئێستا ئەو سیستەمەی ئێستاکەوا جێبەجێ دەکرێت لەسەر 200 وەکو سمپڵ نموزە لەسەر 200 کۆمپانیا جێبەجێ دەکرێت ئەو ساڵ و بینایەکەیان تەواو بووە لە ئەو ساڵ کە سیستەمی خودخەمڵاندنی پێ دەڵێن ئەو سیستەمە جێبەجێ دەکرێت. کەواتە دکتۆر سەرنجێکی دیکە هەیە کۆمەڵێکی جراتان هەیە کە ئەو کەسانەی خاوەن کۆمپانی بن خۆی لە باج بدزێتەوە کۆمەڵێکی جرات بەرامبەر دەکرێت سەفەری دەرەوە نابێت بکات ئەو لە داوایرەکانیش نابێت کاروبارەکانی ڕای بکرێت بەڵام بە پێچەوە نبینەوەی لە کوردستان یەک لەو ڕێکارە یاسایانی کە پێشتر نەبوو یاسایەکە هەیە مادە 50 کە هەروەها ڕێکاری یاسایی زۆری گەورەتر هەیە ئەمە ئەو ساڵ هەموو ئەو کۆمپانیانی کە بوزانیان میزانی خۆیان دواخست مدەی قانونیەکەی هەتا 36 ئەوەی لە تا 36 میزانی خۆی پێشکەش بە سوڵتەی مالی نەکرد هەر هەمومان لە ڕێگای دادگاوە یەکلای کردەوە هەر تەنیا لە هەولێر نزیکەی 300 کۆمپانیا و لە سلێمانی نزیکەی 250 کۆمپانیا درانە دادگاوە لە ڕێگای دادگاوە مامەڵەکانیان یەکلای کراوە نزیکەی 1 میلیارد دینار غەرامەی تەخیری کە 25,000 کۆمپانی لە کوردستان هەیە لە کوی 25,000 کۆمپانی چەندیان پابندن بە پێدانی باج هەموو ئەو کۆمپانیانی کە مەلەفیان هەیە لەلای ئێمە پابندن بۆی باز بدەن ئەو کۆمپانیانی کەوا کاری هەیە ڕێژەی باشی باجەکە وەکو خۆی دەچەند بخۆی نزیکەی 9,000 کۆمپانیای مەلەفیان لەلای ئێمە من کە هاتم ئیحسایەیەکمان دابین کرد لە بەژێرەی ئەو ئیحسایە دەرکەون 9,000 کۆمپانیا لە کۆی ئەو کۆمپانیانەی کەوا مۆڵەتی دامەزراندنیان پێدراوە لە هەرێمی کوردستان 9,000یان مۆڵەتیان نییە دەرکەوت دوای بە دوواداچوونی وردمان ئەوانە زوربەی هەر زۆنیان نە ئەدرێسیان هەیە نە نەشاتیان هەیە ئەوە لە ڕووی قانونیەوە دەتوانین بڵێ ئەو کۆمپانیای وەهمین ئەوە پێویستە پاکتاو بکرێن دائیرەی تەزدیری شەریکاتی تەزدیر شەریکات بە یاسای ئەگەر ڕێن پێ بدەیت پێویستە بە یاسای وان هەر کۆمپانیایەک 3 ساڵ لەسەر یەک خەسارەتیدا یان ساڵێک مباشەڕەی نەشاتی تیجاری خۆی نەکرد پێویستە لە لای خۆیانەوە پاکتاوی بکەن دکتۆر بەس ئەوە هەموو بۆ بە ماڵ لەسەر ئێمە کەچی ئەوانە پێویستە پاکتاوی گۆرانە گەرم وڵات بابەتێکی تر هەیە و کۆمپانیای پەیوەندی بۆ نمونە ئاسیاسیل و کۆڕێک تێلکۆم هەیە لە کوردستانە باجەکەم و بەغدا دەگەڕێتەوە کۆمەڵی بانکی ئەهلی هەنە لە کوردستانە بەڵام باجەکە هەمووی بۆ حکوومەتی عێراق دەگەڕێتەوە بوو لێرە کار بکەن و بەرەمەکەی و بەغدا بێت هەندێک دەسەڵات هەیە دەسەڵاتی حەسری لە بەژێرەی مادەی 110 دەستور دەستوریە یا مشکلەکە دەستوریە بەڵام ئێمە دوای ئەوەی کە هاتووین کۆبنەوەمان لەگەڵ هەموو ئەو لقا بانکیانەی کەوا لە هەرێمی کوردستان کار دەکەن پێمان گوتون ئەگەر بێت و لێرە باز نەدەن پێویستە بە زووترین کات لقەکانتان لێرەدا بخەن و ئێستا هەندێک لە بانکەکان بازیانداوە و هەندێکیان ماون و لە خەتین لە تەماسین لەگەڵ تەواوی مدیریەتی بانکەکان مدیریەتی گشتی بانکەکان کە پێویستە مامەڵەکانیان ڕابگیرێت و بە زووترین کات بێت باز بدەن چونکە بە جۆرەی سیستەمی فدراڵی وڵاتان ئەو نەشاتە تیجاری ئەو بانکانەی لە ئەو بلقانەی کە لە هەر شوێنێک نەشاتی تیجاریان هەیە پێویستە لەو شوێنە باز بدەن بەڵێ کەواتە کای گۆران بەپێی یاسای پەرلەمانی کوردستان هەر یاسایەک لە حکوومەتی عێراقەوە بێت لە خزمەتی خەڵکی کوردستانەدا نەبێت ملزەم نابێت بێگومان بۆ لە کوردستاندا ئەو کۆمپانیانە لە کوردستان بەرهەمیان لە کوردستانە باجەکان بۆ بەغدا لە کاتێکە بەغدا بۆ جێی تۆ بڕێک دنیا کێشت بۆ دروستەکە لە ڕاستیدا ئەگەرچی من قانونی نیم کە بە تەواوی وەڵامی ئەو پرسیارەت بەمەوە لە ڕقانونیەوە بەڵام پێم وایە ئاماژەیەکی پێکرد هەندێک دەسەڵاتی دەستوری هەیە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت تێپەڕێنێ بەڵام پرسێکی ئابوووریە داهاتانی تو لەوە بەڵام دەشێ ڕێک بخرێتەوە ئەشێ مەسەلەن لەو سەردانانە لەو مفاوزاتانەی لەگەڵ حکوومەتی عێراقی کرێ بەلای کەمی ڕێژەیەک لەم باجە وەربگیرێتەوە ئەگەر هەمووشی وەرنەگیرێتەوە بەڵام ئەوەی کە من مەبەستم بۆ ئیزافەیەکەم بۆ قسەکانی دکتۆر بۆ ڕێخستنەوەی ئەو سیستەمە پێم وانیە بەتەنیا ڕێخستنەوەی ئەو سیستەمە ئیشی بەتەنیا بەڕێوەبەرایەتێکی جەنابیان وەزارەتی دارایی بێ بەشێک لەو گرفتانەی کە هەیە پەیوەندی بە دام و دەستگا جیاوازەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتیش وەزارەتی بازرگانی و پلاندانان هەیە لە کوی گشتی ئەو ژمارەی جەناب دوتر لە کۆمپانیانە تەنها لە 106 یان بڕوانامەی کواڵیتیان هەیە واتە 6 لە 100 ئەو ژمارەیە ئەو ئیشەی کە ئەیکەن لە کواڵەتێکی باشدایە تەنها 1 لە 100 ئەو ژمارەی کە ڕای نەدانی باج کواڵیتی شکردنەکەشیان خراپە بێگومان ئەگەر کواڵەتەکەیان بەرز بێ باجدان بەشێکە لە سیستەمی کواڵەتی کۆمپانیاکە و گرفتێکی تر لەو کۆمپانیانە ئەوەی تەنها لە 100 ئەو کۆمپانیانە تەکنۆلۆژیای مۆڵەت پێدراو لەسەر ئاستی جیهان بەکارێن واتە ئەو سۆفتوێر و پرۆگرامانەی کە ئیشی حسابات بە تایبەتی لەسەرەکەن هیچی مۆڵەت پێدراونی لە جیهاندا بەڵێ میوانەکانمان کرد بەڵێ نه ببرە تا مافی ئاخفتنێ ببرە پرسیارە من کاکەماڵ وەڵاف نەداوە ئەگەر دێدەتەوە بووچە هەموو کۆمپانی وەختێمە گەلێکی ممای بەێ ئەم دێ بەرسەواتەوە سپاسی هەردووک بە ڕێزەکەم خێر بێن
پرسیارا من یالکا کماله و سبارت من دی دهاتا بازی لحریم کردستان 104.6 لهر ولاتی که پیشکوتو دهاتا بازی 130 و 140 اویش گرایت او کارینان سیستمی که پیشکوتو ولاته آیا ولاتی ما سیستمی که پیشکوتو نیه با ای بازی ور بگریتن او بجنین او بجنین هم هول دین هبی او نیه آخر بوسش نیه حتی نوکه بوس دانن رایا اولی که پرسیار کادیکش اویا که محمد رعوف شوی که زندو آماجه هندی کرد وقتی بار دارای آبوری ولات باش بیتن باز کم تیتوار گرتن بس وقتی بار دارای خراب بو باز زیادتر تیتوار گرتن آیا هنگنشن یعنی نوکه موچه و حالاتیان کم تیتوار گرتن و پاشکوتش باید یک کردن آیا بوس هنگو بازش پاشکوته پینا کن دست خوش یعنی بوشه که باش دست خوش که بکرتیش برکو وقتی من دک چوب انسان پرسیارێک بۆ کا کەماڵ سەپاندنی باز پێویستە بەرداوام جێبەجێ بکرێت ئەی بۆچی لە ڕابردوو باز بوونی هەر نەبوو بله سپاس کی دیدی معاوید اگه بکرتی بەخێراتن تانەکەم بەڕاستی من زۆر سەیرم لێت کە باسی سیستەمە کرێت پرسیاری من لە کاکەمال ئەوەیە کاک دکتۆر ئەوەیە لە ڕابردووە هیچ سیستەمێک هەبوو بۆ باج یان نا ئەگەر هەبووە بۆچی تەنیا بەقەت کەسێکی ئاسایی وەکو کاک دکتۆر گۆران وتی سێرچی کردووە لە گوگڵا کۆمپانیایەک بۆ خۆت زیینەوە لە باج باسی زەرەری کردووە کە لە ماوەی سێ مانگی یەکەمی کاریە 2.6 میلیارد دینار دۆلار قازانجی کردووە ئەگەر کۆمپانیا لەو شێوە کارەکات سیستەمێک هەبێ سیستەمێک تەنیا بەقەت شخصێکی عادی پێ ناکرێت بله و پێشبینی کاگۆرانیش چێ بێ بۆ بله سپاس اخیر سیرم بۆ دکتۆر کەماڵ بە بڕوای جەنابتان کام جۆرە سیستەمی باش گونجاو ئێستا لە هەرێمی کوردستان کە بگونجێ لەگەڵ بارەدۆخی ئابووری خەڵک و هەموو کەسەکان تێدا یەکسان بن لە دانی باشی واتە هیچ کەسی خۆی نەدەزێتەوە لە باش بله سپاس بله دکتۆر محمد رؤوف ئەوەی ئێستا ئێمە قسەمان لەسەر کرد مەسەلەی پێدانی باج و سیستەمێک لە کوردستانە هەیە بێگومان ئێوە باسی کۆمەڵێک کێشەتان کرد ئەی بەڕای تو ئەکەر ئێمە ئەخیرەن بابەت ئێمە تەرخان کەین بۆەوەی چون چارەسەری بنەڕەتی ئەمە بکرێت دکتۆر کەماڵ ئاڵێ کۆمەڵێک ڕێکارمان هەیە عقدمان لەگەل کۆمەڵێک شێوەرمەندی لوبناندی بۆ نمونە کردووە ئایا ئەکرێت ئەمە چارەسەرێک بێ بڵێ لە هەرێمی کوردستانە ینی بە چەشنی وڵاتە دواکەوتەکان کە گەندەڵی تیا بەربڵاوە و گەندەڵی تەشەنی کردووە لە سەرەوە بۆ خوارەوە ینی لە ئاستەکانی سەرەوەی دەسەڵاتە تاوەکو جونگەکانی خوارەوەی دەسەڵات و تێکەڵ و پێکەڵەیەک هەیە لەگەڵ دەسەڵات و لەگەڵ ئەو خەڵکانی کەوا لە دەرەوەی یاسا و لە دەرەوەی بە سەپاندنی باج کارەکەن ئەمە شێوازێکە لەو شێوازانی کە بە عرفی اقتصادی پێوترێ ئابووری سێبەر یاخۆ ئابووری ڕەش کە جیهاتێکی زۆر هەیە چالاکی ئەنوێنن ئەم چالاکیانە تەجیل نەکراون لە ڕاستیە یعنی هەر نەبووشن بە کۆمپانیا ینی بەبێ ئەوەی خۆیشان تەزجیلکەن ئیشەکەن خەڵک بەکارێنن و لە باج نادەن هەتاوکو ئێمە نەجاتمان نەبێت لەم حاڵەتە هەتاوکو ڕزگار نەبین لە ئابووری ژێر بەژێر هەتاوکو گەندەڵی بە تاواتی چارەسەر نەکرێت یاخۆ عەلە لەقەل ئاستەکەی کەم نەکرێتەوە یعنی سیستمی باجیش هەر بەم شێوەی خۆی ئەمێنێتەوە و خەڵکێک باج کارکردنیان زۆر زایفە بەڵێ ینی مشکلی ئێمە لە ڕاستیە ئەوەیە مشکلەکەمان قوڵە ینی ئەو مشکلەیە کە تەشەنەکە بۆ سیستمی باجیش بەڵێ دکتۆر کەمال سەرنجی کۆمەڵی بەڕێ سەبەکە بە کورتی سەرەتا باسی سیستەمی کرد سیستەمی داتابیس ئەو جوابم داوە بەنسبەت ئەو کۆمپانیانە کە هیچ کۆمپانیایەک لە باز نابەخشێت تەنیا ئەو کۆمپانیانە بێت کە بە یاسا ڕێگای پێدرا بوون منە ئەوانەی ئیجا مۆڵەتی ئیسtisماریان هەیە هەرچەندە ئێمە ملاحەزەشمان هەیە لە شێوازی ئەو مۆڵەتانە هەر بەڵام ئێمە ناتوانین تانەی لێ بدەین چکەوە یاسا کە ما پرسیارێکی گرنگی دکتۆر باس لەوەی کۆمەڵێک ئیسtisنایە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بۆ کۆمەڵێک سێکتەر کە پابندی باش پێدانە ببوون نمونە حتا مستەشفا ئەهلیەکان کە 52 مستەشفا ئەهلی وابزانام لە کوردستان هەیە بەخشراون لە پێدانی باش کە داهاتێکی زۆریشان هەیە هیچ خستەخانەیەک نەخۆشخانەیەک لە باز نەبەخشراوە تەنیا ئەوەی هەیە مۆڵەتی بە جوێرەی یاسایی و بەرهێنان زانکۆی ئەهلی ئەوانە خۆشخانەی ئەهلی هیچ حاڵەتێکی ئیسtisنا ئەنجومەنی وەزیران لەوەتی ئەمن بەڕێوەبەری گشتی بازم وەرگرتەوە پۆستەمە ئەنجومەنی وەزیران هیچ مۆڵەتێکی خاصی نەداوە بە هیچ نەخۆشخانەیەک یان زانکۆیەک تەنیا ئەوەی هەیە لە ڕێگای
یاسای وبەرهێنانەوەیە ئەو یاسایش طبعاً کێشەی زۆری بۆ ئێمە دروست کردو زۆربەی ئەو شوێنانەی کەوا داهات و ڕوبحی زۆر گەورن ئیسیسمارین زۆربەی هەر زۆریان ئیسیسمارین بەڵام کاڵێتیان خو زۆر نزمە پێتوانی ئەمە ژێرخانی ئابووری هەریمی کوردستان کە باسی پتەوکردنیەکەن بەو کاڵێتە نزمە ئەوەی هەشە وێرانە بێت زۆربەی هەر زۆریشیان ئەوانە بنیەی تەحتیەی ئەو وڵاتیان تەسیریان نەکردو لە بنیادنانەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان زۆربیان نیشتە جێبوونین ئەو نیشتە ئەوانە هەمووی زەویەکی یەکجار زۆر دراوە بۆ بەرهێنەرە کەسی لە هەمان کاتدا هەتا نیشتە جێبوونیش 300,000 کەرێکی لە کوردستانە ئەکید ئەوە زۆربەیان یەک لە هەدەفەکانی باز ئەگەر وەکو بە لایەنە زانستیەکەی جێبەجێ بکرێت دەبی ئەوەی بەتاڵە چارەسەر کات کێشەی نیشتە جێبوون چارەسەر کات مەوزوعی ڕکود و کەسادی اقتصادی چارەسەر کات تەوازونی ئیجتیماعی ڕێخاتەوە بەڵێ کەواتەکە گۆران قسەی کرد و سەرنجی مەڕاکێشە کوالیتیشیان نزمە لە کاتێکە باش نادەن و بەم شێوە زۆرە هەیە و ئەم خەڵکە زۆر دەوڵەمەند بووە لەسەر حسابی ئەم فەقیر و هەژارانەی کوردستان کە فەقیر ڕێژەکەی زۆر دەبێت بوو هەنی چارەسەر چییە گەرەمە ئەم بەم شێوە بڕوات وڵات بەرەو چێڕوە بە باوەڕی من یەکەم دەبێ یاساکە گۆڕانکاری تیا بکرێ ناکرێت بە بیان ئەوەی کە پەرلەمانی کوردستان کارانیە چاوەڕێ بکرێ هەتا دەرسەردەمێکی تر و کاتێکی تر و دۆخێکی تر ئێستا دەرفەت هەیە دەبێ بە شێوەی ڕێنمایی چارەسەریان بابەتە بکرێ و هەنگاوی یەکەم هەنگاوی دووهەم دەبێت ئەو سیستەمە ئەلکترۆنیی کەواکە ژمێرەی کۆمپانیاکە و ژمێرەی و قازانجی خۆی ڕێگەخە ئەمە پەیڕەو بکرێ و سیستەمێکی مۆدرە لە دنیا پەیڕەوەکرێ خاڵی سێم ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ ئێمە کە سیستەمی بانکی لە هەرێمی کوردستان بەهێزکەین دەشەیەکێک لە بڕیارەکانەوە بێ هەموو ئەو کۆمپانیانە هەموو ئەو خەڵکە خاوەنکارانە لە ڕێگەی بانکی و مامەڵە بکەن لەگەڵ وەزارەتی دارایی و بەڕێوەبەرایەتی گشتی باجەکان ئەمە دەرفەتێکی زۆر باش دەڕەخسێنێ بۆ کەشفی ڕاستەقینەی حسابی ئەوان نەک ئەوەی کە لە ماوەکانی ڕابردەوە بە شێوازێکی خراپ پێشکەش کراوە خاڵێکی تری جەوهری بە باوەڕی من بریتە لە سەرچاوە مرۆیەکان لە وەزارەتی دارایی بە تایبەتیش لە لای جەنابی دکتۆر لە هەرێمی کوردستان ئەم کلتورە چۆن لە لای خەڵک نەبووە بەداخەوە لە لای حکوومەتیش گەشەی نەکردووە کەواتە ئێمە لە ڕووی سەرچاوی مرۆیە بۆ مامەڵەکردن لەگەڵ کۆکردنەوەی ئەم باجەیە سەرچاوەیەکی مرۆیی لاواز کەواتە سەرچاوی مروی کەسێک وەزیرە چەندین ساڵار خۆی وەزیرە چەندین کابینار خۆی وەزیرە کەسێک مدیر عامە هەر پیر بووە وازدە مدیر عامەیەکە نایە هەر مدیر عامە و خەڵکێکی زۆریش دەوڵەمەند بووە لەسەرمە هەنیام سەرمایە مرویە بەم شێوە بڕوە ئەوەی کە من زۆر مەبەستمە بریتە لەوەی کە شێوازی مۆدرنی ژمێریاری پەیڕەوکەیت و کادری گونجایی بۆ پێ بگەێنی ئێستا شێوازەکانی پێگەیاندنی کادر دەرفەتی زۆر باشە چەندین کۆمپانیا هەیە تۆ مامەدە مامەڵەت لەگەڵ کرد دەتوانانی سوود لە توانەکانی ئەو وەرگری لە ترینین و ڕایەنانی کارمەندەکانی خۆت بۆ شێوازی کۆکردنەوەی باج خاڵێکی تریش بریتە لە زیادکردنی نقطەکانی کۆکردنەوەی باج ئێستا چەند دایرەیەگە مەسەڵەن لە هەرێمی کوردستان چەندین مۆڵ هەیە من کاتی ئەوم نییە بەیانیان بڕۆم باجەکەم لێ بدەم بە ئاسایی خۆ لە بالە مۆڵەکان چەندین نووسنگەی ئەم شێوازە هەبێت کە خەڵک پارەکانی تەسلیم بە حکوومەت کاواتە تۆ کەواتە پێت وایە سیستەمی بایۆمەتری و کەمکردنەوەی فەرمانگە و نەزانم چی و ئەمە ئەبێتەوەی کە گەرانەوەی بەشێکی زۆری داهات بە حکوومەت بەدڵنیایەوە بەڵێ بەڵێ دکتۆر کایگۆران باسی سەرچاوی مرۆیەکان کرد ئەوانەی کە سەرخانی ئابووری وەکو پێڵێن ئەوانەیە کە ئەم سێکتەرانە بەڕێوە بن هەنی خەڵک سەرنجی لەسەر ئیشکالی لەمە هەیە یەک لە ئیشکالێتە هەر گەورەکان نەبوونی سەرخانەی ئابووری زۆر بەهێز و تۆکمە و لێهاتوو کارامە و شارەزایە ئێمە زۆر پێویستیمان بەوەیە فەرمانبەرانی گەنج پێ بگەینین ڕاهێنانیان پێ بکەین لەسەر شێوازی سیستەمی تازە ڕایان بهێنین سیستەما لە کۆی لە بنیادەوە بگۆڕین و پێویستە کۆمەڵی گەنجی هاوشێوەی ئەو بەڕێزانە پێ بگەینین بەڵام بە عقلیەتی ڕابردوو عقلیەتی ئایندا بە دەبی ڕوئیا و دیرگامان بۆ ئایندە زۆر ڕووناک بێت زۆر ڕووناک بین و بتوانین هەموومان پێکەوە و هەر کەسێک لەسەر حسابی مڵکی دەوڵەمەند بێت تونترین زراعتی لەگەڵ بکرێت بدرێتە دادگا بە حەق خۆی بکات زۆر سپاس کەواتە بەڕێزان ئەمە یەکێک لە کێشە زەقەکانی تری کوردستان باسمان کرد کە سیستەمی پێدانی باجە کایکرێ ئەمە داهاتێکی زۆر بە حکوومەت بگێڕێتەوە ئێمە هیوادارین سەرنجی ئەو هەموو بەڕێزانە بۆلایانی پەیوەندیدار گەیشت بێت تا دیدار خواتان لەگەڵ